لە ڕۆژی جیهانی دژی کارکردنی منداڵان سەردانێکی بازاڕی شاری هەولێرمان کرد بەڵام ئەو جێگەی سەرنج بوو بە سەدان منداڵی خوار 15 ساڵان و تەنانە 6 ساڵان خەریکی کارکردنی جۆرا و جۆر بوون. پرسیارمان لە بەشێک لەو منداڵانە کرد سەبارەت بە هۆکاری کارکردنیان بەڵام هەریەکەیان وەڵامێکی جیای هەبوو بۆ پرسیارەکەمان. بەشێک لەو منداڵانە ئاوت بە ژیانی منداڵانی وڵاتە پێشکەوتوەکان دەخوازن دەڵێن ئەگەر حکومەت ژیانێکی شایستەمان بۆ دابین بکات ئێمە هەرگیز نایەنە سەر شەقامەکان بۆ کارکردن. حکومەتە کە پارەمان دێ منە شەوی شش ناکەین لقمانەوە چێوی دەڵاتانەوە بکەین. شوێک عاربانە یەکەمەوە تا عاربانم لێرە. ڕۆژانە کرێکاریەکە لێرە؟ لۆقۆمیش دەکەم. ڕۆژان چەند تەیە؟ لای دونێ 3000 میش کرد. ما 13 15 ئەوەندە. بۆ دایک و باوکم یارمەتیان دەدەم هاوکاری. ژیانتان پێدابین ناکرێت ئەوە بۆی هاوکاری دەکەن؟ هاوکاریان دەکەم. هەموو کەسێکی کورحە دەگا و منداڵانی ئەوروپا بژی. نەخێر. داوامانە یارمەتی هەموو فەقیر و هەژاران بدە بەتایبەتی منداڵان. هەرچەندە ساڵانە لە سەرتاسەری جیهان لە ڕۆژی جیهانی دژی کارکردنی منداڵان چەندین چالاکی جۆراجۆر بەڕێوە دەچێت بۆ ئەوەی دیاردەی کارکردنی منداڵان کەم بکرێتەوە بەڵام لە شاری هەولێر لەو ڕۆژەدا هیچ چالاکیەک بەڕێوە نەچوو. جێگری بەڕێوەری گشتی کار و دەستەبەری کۆمەڵایەتیش ڕای دەگەێنێت دیاردەی کارپێکردنی منداڵان لەبەر ئەوەی بووەتە عورف لای هەندێک خێزان ناتوانرێت بە تەواوەتی کۆنتڕۆل بکرێت. کار بە یاسای عێراقی ژمارە هەفتەوەیەکی ساڵی 87 دەکەین. بەپێی ئەم یاسایە کارکردنی نەوجەوانان تهدید کراوە یاخود دیاری کراوە لە 15 ساڵ بۆ 18 ساڵی هەندێک کاریان ڕێگە پێدراوە کە کار بکەن بەڵام ئەم کارانە مەرجدار کراون لەوانەیە لە هەندێک کاتدا نەتوانی کار بکاتن وەکو شەوان درەنگ یاخود هەندێک جۆرە کار هەیە بەڕاستی کە خەتوڕەی هەیە لەسەر جەستە یان لەسەر مێشکی ماندیبوونی مێشکی ئەمانش مەجالی پێ نادرێت کار بکاتن. لە خوار 15 ساڵ تەنها ڕێگا بەو کەسانە منداڵانە دراوە کە لای دایک و باوکیان کەسێک کە میکانیان کار بکەنە و ئەوانی تر بەڕاستی ڕێگەیان پێ نادرێتن کە لە هیچ شوێنێکدا کار بکەن لە خوار 15 ساڵیدا. طبعا ئێمە لە ڕێگای لیژنەکانی پشکنین کە سەردانی شوێنەکانی کارکردن دەکەین حاڵاتی وا دەبینین کە لە خوار 15 ساڵیدا هەیە ینی ڕوودەداتنە ئاگاداری خاوەنکارەکەی دەکەین کەوا دەبیتن کوتایی بە گرێبەستی کارکردنی ئەو کەسە بێنێتن و ئەگەر لە کوتاییشدا ئەمە ینی پابند نەبێت بەوەی کە کوتایی بە گرێبەستەکە بێنێتن ئێمە لە هەرێم دادگای کارمان هەیە لە هەموو پارێزگاکان دەتوانین ئەو حاڵاتانە ڕەوانەی دادگای کار بکەین و ئیجراعاتی یاسایی چیە قازی حاکم قراری لەسەر بداتن. بێپلانی حکومەت و خراپبوونی ژیان و گوزەرانی هاوڵاتیان لە ماوەی 3 ساڵی ڕابردوودا بەهۆی قەیرانە داراییە دروستکراوەکەی هەرێم وای کردووە دیاردەی کارکردنی منداڵان لە شەقامەکان زیاد بکات و بە سەدان منداڵ شەو ڕۆژ لە شەقامەکان وێڵی پەیداکردنی چەند هەزارێکن. وەلی سەلیم کەناڵی ئاسمانی پێیام هەولێر.